لە ئەنقەرەی پایتەختی تورکیا ڕفاندنی خەڵکی بەردەوامی هەیە تاوەکو ئێستا هیچ هەواڵێکی ئۆرچۆن شینی و جێل نازانرێت کە ڕۆژی 21 نیسان کاتژمێر 12:04 خولەکی شەو ڕفێنراوە. دایک و باوکی لە هەژماری تایبەتی تویتەرەوە بڵاویان کردەوەکە کوڕەکەم ئۆرچۆن شێنی و جێل کە لە ساڵی 2016 لە کارەکەی دوورخراوەتەوە ڕۆژی 21 نیسان کاتژمێر 12:04 خولەکی شەو با زۆر سواری ترانسپۆرتەرێکی ڕەش دەکرێت و دەرفێنرێت. کوڕەکە تەنها لە کارەکەی دوورخراوەتەوە و هیچ دادگایەک و سزایەکی لەسەر نییە. ترسمان لە ژیانی هەیە تکایە یارمەتیمان بدەن. هەروەها ڤیدیۆی ساتی ڕفاندنی شین و جێل بڵاوکرایەوە چەند کەسێک لە ئۆتۆمبیلێکی سپی و ترانسپۆرتەرێکی ڕەشدا دەبەزن و شین و جێل کە بە پێ دەڕوات بە زۆر سواری ترانسپۆرتەر ڕەشەکەی دەکەن و دەیڕفێنن. ترانسپۆرتەرەکە لە پشتەوە دەڕوات و ئۆتۆمبیلە سپیەکەیش لە دوای ئەوەوە چاودێری دەکات. عومەر فاروق گێرگێردیۆغڵو دامەزرێنەری پێشووی ڕێکخراوی مەزلودێر زوڵم لێکراوان لە ڕوونکردنەوەیەکدا کاردانەوەی بەرامبەر کارەکە دەربڕیوتی ئایخوایە ڕووداوێکی ڕفاندنی دیکە ئۆرچۆن شینی و جێل کە لە کارەکەی دوورخراوەتەوە لە ڕۆژی 21 نیسان لەلایەن ترانسپۆرتەرێکی ڕەشەوە دەرفێنرێت. ئەو کۆمیتەیە کە کەسوکاری خوێندکارانی خوێندنگەکانی ئەفغانستان دروستیان کردووە سەردانی قوتابخانەی مەزار شەریفیان کرد و کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. کەسوکاری خوێندکاران ڕەخنەی توندیان لە کونسوڵخانەی تورکیا گرت کە لەگەڵ چەند هێزێکی چەکدار هەڵیان کوتایە سەر خوێندنگاکە و با هەڵمەتێکی دژی یاسایان ناوبرد. هەروەها ڕەخنەی توندیشیان ئاراستەی حکوومەتی ئەفغانستان کرد لە بەرامبەر بێدەنگبوونیان سەبارەت بەم کارە نایاساییە کە بیرڕەنجبەر ئەندامی ئەنجومەنەکە و ئاکادیمی و سەرۆکی ڕێکخراوی یاسای دیموکراتی ئەفغانستان وتی هەرگیز وازمەهێنن ئێمە وەک چیا لە پشتانین لە بەرامبەر ئەم کارە نایاساییەدا یەکدەنگ بن و خوێندنگاکان بپارێزن. ئەگەر دابەش نەبن و پارێزگاری لەم یەکدەنجێتان بکەن لە 100% سەر دەکەوین. براکانمان لە ویلایەتی قەندەهەر پارێزگاری لە خوێندنگاکان دەکەن. هەروەها براکانمان لە جەلال ئابادیش بە هەمان شێوە پارێزگاری لە خوێندنگاکان دەکەن. ئێوەش ئەو بەرخودانەی هەفتەی ڕابردوو پێشانتاندا دەقاتی ئەوە دووبارە بکەنەوە و ڕێگری بکەن لەوەی دەست بگرن بەسەر خوێندنگاکاندا. ئەم بەرخودانەتان بە شانازیەوە باز دەکرێت و دەچێتە مێژووەوە. هەروەها سەبارەت بەم کارە نایاساییەی حکوومەتی ئەکە بۆ حکوومەتی ئەفغانستان یاساناز عەبدوشکور دادریس وتی تاکووە و کاتەی دادگا بڕیار دەدا ئێمە لەم بەرخودانەمان بەردەوام دەبین. کۆنسوڵخانەی تورکیا و بەرپرسانی ئەفغانستان هاتن تا ئەم خوێندنگایە ڕادستی بەرپرسانی مەعاریف بکەن. ئایا گۆڕینی بەڕێوەبەری خوێندنگا بە زەبری چەک دەبێت؟ خەڵکی ئەفغانستان کەسانێکی میوان دۆستن. کۆنسوڵخانەی تورکیا هەر کاتێک وەک میوان بێ پێشوازی لێ دەکەین. بەڵام ئەگەر بێت بۆ ئەوەی مافی ئەم میلەتە داگیر بکە ئەوە میوان دۆستی دەخینە لاوە و پارێزگاری لە مافمان دەکەین وەک ئەوەی هەفتەی ڕابردوو ئەنجامیاندا. ئێمە لەگەڵ سەروەری یاساداین و لەبەر ئەوە سەر دەکەوین.